ئەندامێکی سەرکردایەتی پارتی ڕایگەیاند دانی پێدادەنێن لە ڕیفراندۆمدا سەرکەوتوو نەبوون. 200 ملیارەکەی عێراق گەیشتە هەرێم و حکوومەتیش دەیەوێت بۆ موچەی مانگی 2 خەرجی بکات. بەشێک لە دەستگیرکراوانی بادینان دۆخی تەندروستیان خراپە و داوای بەهاناوە چوون دەکەن. ساوتان لەبێتەوەم کاتتان باش، گرنگترین هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش دەکەم. ئەندامێکی سەرکردایەتی پارتی ڕایگەیاند دانی پێدادەنێن لە ڕیفراندۆمدا سەرکەوتوو نەبوون و پلانی دووەمی خۆیان خستە کار کە گرتنەبەری ڕێگەی بەغدا بوو. ئاری هەرسین ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان ڕایگەیاند دانی پێدادەنێن سەرکەوتوو نەبوون لە ئەنجامدانی ڕیفراندۆم و تەنیا یەک پرسیاریان لە خەڵک کرد، دنیا بەو شێوەیە دژی هەرێم وەستایەوە، بۆیە کاریان بە پلانی جێگرەوە کرد کە ڕۆیشتن بوو بەرەو بەغدا. ئاری هەرسین وتیشی پارتی ڕێگەی تری لە بەردەم ئەوە بوو چەک هەڵبگرێت دژی بەغدا و شەڕ بکات کە ئەوە عێراقی هاوشێوەی ئۆکرانیا لێ دەکرد، بەڵام چوونە بەغدا. وتیشی ئەوانی تر 1000 ساڵە بە ڕێگەی بەغداوان، با ئێمەش بچین. ئەو ئەندامەی سەرکردایەتی پارتی و تووشێتی هەر کەسێک بە پێشمەرگە بڵێت میلیشیا ئەوە سەری دای لەبەرد، تەنانەت ئەگەر موقتەدا سەدریش بێت کە ئێستا هاوپەیمانی سەرەکیانە. وتەکانی ئەندامەکەی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی لە کاتێکدایە پارتی لە هەوڵی بەدەستێنانی پۆستی سەرۆک کۆماری عێراقدایە و هەوڵدانی هەردوو هێزی ڕکابەر بۆ بەدەستێنانی ئەو پۆستە بەرتەوازەیی لە نێو لایەنە کوردستانیەکان دروست کردووە. ئەوەش پارتی وێکێتی ڕوبەڕووی ڕەخنەی توندی بەشێک لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان کردووەتەوە. 200 ملیارەکەی عێراق گەیشتە هەرێم و حکوومەتیش دەیەوێت بۆ موچەی مانگی 2 خەرجی بکات. سەرچاوەیەکی ئاگادار لە وەزارەتی دارایی هەرێم بە شارپرێسی ڕاگەیاند. ئەمڕۆ یەکشەمە وەزارەتی دارایی عێراق 200 ملیار دینارەکەی خستە سەر هەژماری بانکی حکوومەتی هەرێم. بە وتەی بەشێک لە بەرپرسانی هەرێمیش ئەو 200 ملیارە بۆ موچەی مانگی 2 موچەخۆرانی هەرێم تەرخان دەکرێت. لە بەرامبەریشدا بەشێک لە پەرلەمانتەران باز لەوە دەکەن بەگەیشتنی ئەو بڕە پارەیە و بەرزبوونەوەی ئاستی داهات و نرخی نەوت هیچ بیان و یەک بۆ دواخستنی موچە نەماوە و پێویستە لە زووترین کاتدا حکوومەتی هەرێم موچەی مانگی 3 دابەش بکات. ئەوەش لە کاتێکدا هێشتا دابەشکردنی موچەی مانگی شوباتی موچەخۆرانی هەرێم تەواو نەبووە و فەرمانبەرانیش لە چاوەڕوانی دابەشکردنی موچەی مانگی 3دان کە دیار نییە کەی دەست بە دابەشکردنی دەکرێت. بەشێک لە دەستگیرکراوانی بادینان دۆخی تەندروستیان خراپە و داوای بەهاناوە چوون دەکەن. لە نامەیەکدا کە لە ڕێگەی کەسوکاریانەوە ئاڕاستی ڕایگەشتیان کردووە، 5 لە دەستگیرکراوانی شیلات زێ ئاشکرایان کردووە دۆخی تەندروستیان زۆر خراپە و بەشێک لە زیندانیانیش دووچاری نەخۆشی پێست بوون و جەستەیان بریندار بووە. باسییان لەوەش کردووە بە دروشمی یان مردن یان ئازادی دەستیان بەمانگرتن کردووە و داوای بەهاناوە چوون دەکەن. ئەو زیندانیانە دەشڵێن لە سەرەتای ڕەفاندنیان لەلایەن هێزە ئەمنیەکانەوە زۆر بەتوندی ئەشکەنجە دراون و لەژێر هەڕەشە و ئەشکەنجەدا دانپێدانانیان لەسەر هەندێک تاوان پێکردوون و ڤیدیۆ کراون و بڵاویشی دەکەنەوە. داواشیان کردووە ڕێکخراوە ناوخۆیی و جیهانیەکانی مافی مرۆڤ و ڕۆژنامەنووسان و پەرلەمانتاران فریایان بکەون، چونکە وەک خۆیان دەڵێن دۆخیان زۆر خراپە. ماوەی ساڵێک و 3 مانگە و زیندانیانە دەستگیر کراون و تاوکو ئێستاش دۆسیەکانیان یەکلایی نەکراونەتەوە. وتەبێژی حکوومەتی هەرێم ڕایگەیاند لە هەرێمی کوردستان هیچ شتێک نەماوە بە حیزبی نەکرابێت بە هەموو دام و دەستگاکانیەوە. جوتیار عادل وتەبێژی حکوومەتی هەرێم لە میانی بەشداریکردنی لە کۆنفرانسێکدا ڕایگەیاند ڕاشکاوانە دەیڵێم لە هەرێمی کوردستان هیچ شتێک نەماوە بە حیزبی نەکرابێت بە هەموو دام و دەستگاکانیەوە، بەڵام حکوومەت نوێنەری ئەم خەڵکەیەکە لە پەرلەمانەوە متمانەی وەرگرتووە. وتەبێژی حکوومەت ئاماژەی بۆ ئەوەش کرد حکوومەتی هەرێم تەنیا ئەرکی دابەشکردنی موچەنیە و لەوە گەورەترە. ئەوەش لە کاتێکدایە لە دوای سەرهەڵدانی قەیرانی دارایی لە هەرێمی کوردستان حکوومەتی هەرێم نەیتوانیەوە بەپێی پێویست موچەی فەرمانبەران دابین بکات و ئەوەش ڕوبەڕووی ڕەخنەی زۆری هاوڵاتیانی کردووەتەوە و داواکاری سەرەکی خەڵک بۆتە دابینکردنی موچە لە کاتی خۆیدا. لەبارەی هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانەوە سەرۆکی پەرلەمانی کوردستان ڕایگەیاند زۆرینە لەگەڵ ئەوەدان کە هەرێمی کوردستان 4 باز نەبێت و بۆ پرسی کۆمسیۆنیش 2 بۆ چوونی جیاوازەیە. لە میانی پێشکەشکردنی وتارێک لەبارەی هەڵبژاردننی پەرلەمان و چۆنیەتی بەڕێوەچوونی پرۆسەکە ڕێواز فایق سەرۆکی پەرلەمانی کوردستان ڕایگەیاند ئەو ژینگە و هەلوو مەرجە سیاسیەی کە ئێستا و لە سەرەتای ئەم خولەی پەرلەمان هەیە زۆر جیاوازە لە هەموو کاتێکی دیکە، چونکە لەوەتەی ئێمەی تێداین سەقامگیر نەبووە، ئێمە سەرکەوتوو نەبووین لە پەرلەمان کە ڕەنگە بەشێکی پەیوەندی بە سەرۆکایەتی پەرلەمانەوە هەبێت. ئەوەی پەیوەندی بە سەرۆکایەتیەوە هەیە بۆ خۆم ئامادەم بەرپرسیارەتیەکەی هەڵبگرم،
ئامادەم ڕوونکردنەوەی پێویستیشی لەبارەوە بدەم. سەرۆکی پەرلەمانی کوردستان وتیشی ئێستا پەرلەمانی هەرێم لە نێوان دوو لێک تێگەیشتندایە بۆ بازنەی هەڵبژاردن، هەندێک لەگەڵ یەک بازنەی و هەندێکی دیکەش لەگەڵ فرێ بازنەییدان، بەڵام زۆرینە لەگەڵ ئەوەدان کە هەرێمی کوردستان 4 بازنە بێت. سەرۆکی پەرلەمانی کوردستان باسی لەوەش کرد کۆمیسیۆنی باڵای ڕاپرسی هەڵبژاردنەکان تەنیا دامەزراوەیەکی یاسایی نییە، بەڵکو ڕەهەندی سیاسیشی هەیە، بۆیە دەبێت نەک کارا بکرێتەوە بەڵکو دروست بکرێتەوە. ئەوش لە کاتێکدایە ڕۆژی 24 مانگی ڕابردوو نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان ڕۆژی 1 ئۆکتۆبەری ئەم ساڵی بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دیاری کرد، بەڵام کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێم ڕایگەیاند ناتوانن لەو ڕۆژەدا هەڵبژاردن ئەنجام بدەن لەبەر ئەوەی ماوەی یاساییان بەسەر چووە. خواتان لەگەڵ.